ئێمە ئەمڕۆ وەک هەنگەوان لێرە بەشدارین هەنگیرمان هەیە هەروەها چەند کارێکی دەستی خۆم بەرهەمی خۆماڵی ئەمڕۆ هێناومانە و عەرزەکەین بێگومان ڕاستیەکەی ئەمڕۆ سەعات 8 بوو بەو بارانە خەڵک هاتبوو یعنی خەڵک لەم کاتەیە پێویستی بەم جۆرە فیستیڤاڵانەیە و زۆر حەزیلێتی و لەبەر ئەوەشە هەم نرخەکەشی هەرزانترە هەروەها تۆ ڕاستەخۆ بۆ هەنگوین ڕاستەخۆ لە دەستی هەنگاوانەکە یەکرا والله هنالمان هناوە ئەنجومان هێناوە تووەمان هێناوە دۆشاومان هێناوە ڕووبە هەنالمان هێناوە دۆشایتون وڵای زۆر باشە داوایشی چاکەکەن بڵێن ئەو بەرهەمانەی خۆماڵین چینکە چاکەن خەڵک بە دوایە گەڕ ئێمەش کە بەڵێ زۆر ئێستا ئێمە گەر ئاوێتی پاڵان بۆ کردوینەوە چونکە ئەناسیە خەڵکەکە لە هەموو شوێنەکەەوە دێ بەلامە دێ ئەیکڕێت بۆی کە ساخوە بێ شتێکی چاکە ئەنی شتێکی زۆر باشە بۆ ئێمە جا هەنگوینەکان ئەنیشی شاخە ئەمە شوێنەکەمان کوێستانە هەم بۆ هەنارەکەی هەم بۆ گوێزەکەی بۆ هەنگەکان بۆ هەموو شتەکان چاکە. ئێرە فستیڤاڵەکە خۆی خۆماڵیە زەیتی زەیتونیتیا سیدۆی تریتیایە بۆ چێ بێ ئەمە بۆ قش بە قوتیەکان ناڵێ بڕوتێتەوە کیلۆکە بە چەند؟ بەستێ سیرەکە ناڵی؟ هەشتا شوێنمان هەیە کە بەرهەمیان هەیە لێرە سەرجەم ئەو بەرهەمانی کە لێرن خۆماڵین حتا زۆر کەس گلەیان هەبوو کە کوە کرێم و شامپۆ بەڵام ئەوانیش کوردین یعنی حتا ئەگەر براندێک مەسەلەن سیر بوو بێ پێشتر ئێستا ئەوە خۆشە کە بە شتێکی کوردی بە فۆنتێکی کوردی لەسەری نووسراوە لە بەرهەمی جوتیارەکانەوە هەمانە بەرهەمی وشکە و هەنگوین و ئەو جۆرانە هەمووی هەمانە کرێمات و شامپۆ و مجموعەیەک شتی وە ینی ڕۆنی سروشتی کۆمەڵێک بەرهەمی زۆر باش هەیە و خۆشبەختانە بەڕاستی دوێنێ زۆر قەرەباڵغ بوو و وەکو زانی وانە چەند شوێنێک کە لێرە یەکتریان ناسی و توانیوانە گرێبستی باش بکەن و لەمە دوا پێکەوە ئیش بکەن بۆ نمونە شوێن هەیە کە کرێمێک شامپۆیەک دروست دەکات لە هەنگوین لێرە کۆنتاکتی کردووە لەگەڵ کەسێکی ترکە پەیوەندیان بەستووە بۆ ئەوەی کە هەنگوینەکان لە ئەو بکرێت و بەکاری بێنێ کۆمەڵێک شتی زۆر باش ڕوویاوە لەخوا بەزیابێ. 5 کیلۆکەی بە 14,000 10 کیلۆکەی بە 30. بشرط كنجي أصل راشي أمريكية كونجیەکەی کوێیە؟ كنجيكشي أمريكية